تەنیا خاوەنی 37 بۆڵەرز بووە کەچی لەسەر پۆستێک بە 10 ساڵ زیندانی کرا. وەرم با چیرۆکی پیاوە بێشانسەکەتان بۆ بگێڕمەوە. ئەحمەد ئەلدوش خێزاندارە و خاوەنی 4 منداڵە، پیشەی شیکەرەوەی بازرگانیە. لە سیوێکی مانگی 8 2024 لە سعودیا لە کاتی گەڕانەوەی بۆ بەریتانیا دەستگیر کراوە. لەو کاتەدا هاوسەر و منداڵەکانیشی لەگەڵ بووە. ئەحمەد ئەلدوش هەستاوە لە پلاتفۆرمی تویتەری ئێکسی ئێستا کە تەنیا خاوەنی 37 بۆڵەرز بووە پۆستێکی لەسەر دۆخی خراپی وڵاتی سوودان و ناجێگیر و شەڕ و ئاژاوەکان کردووە. لە پۆستەکەیدا کە چەند ساڵێک پێش دەستگیرکردنی بووە باسی کورتەتاکەی ساڵی 2019 سوودانی کردووە کە دێژی حکومت کراوە و کۆتایی بەدەسڵاتی 30 ساڵەی عومەر ئەلبەشیری هێناوە. لەسەر ئەم پۆستە ئەحمەد لەلایەن دادگای سعودیاوە سزای 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. خێزانی ئەحمەد ئەلدوش هاتوونەتە دەنگ و دەڵێن ئەمە بەهانەیە و سعودیا دەیەوێت بەم بیانوە سزای ئەحمەد بدا، تەنیا لەبەرەوەی دۆستایەتی لەگەڵ پیاوێکی سعودیا هەیە کە ڕەخنەی لە دەسڵاتی ئێستای سعودیا دەگرێت، ئەگەرنا هیچ تاوانێکی نییە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیش هاتۆتە دەنگ و دەڵێت لەوەتەی ئەحمەد ئەلدوش دەستگیر کراوە ناوبرا و ڕوبەڕووی چەندین پێشەلکاری و مافەکانی دادگا بووەتەوە بەبێوەی ئامادەبوونی پارێزەر و پێش ئەوەی ئاگادار بکرێتەوە لە تۆمەتەکانی دەست بەخۆ لێپرسونەوەی لەگەڵ کراوە. ئێستا ئەحمەد زیندانی و چارەنووسی دیار نییە.